نوێنەری دەیان هەزار جوتیاری پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان لە بەغداد گرتبوونەتەوە. ئەوان داوای پارەی گەنمی ئەم ساڵ و ساڵی ڕابردوش دەکەن و حکومەت بە کەمتەرخەم دەزانن لە ئازمافەکانیان. جوتیاران دەڵێن ئەگەر بەم شێوەیە بڕوات ناتوانن ئەم ساڵ کشت و کاڵ بکەن چونکە خەرجیەکی زۆری دەوێت و حکومەتیش لە کاتی خۆیدا پارەی بەرهەمەکانیان پێنادات. هاتین بۆ بەغا بۆ داواکردنی شایستە دارایەکانی جوتیارانی کوردستان بۆ پاڵپشتیکردن لە جوتیارانی جنوب و ناوەڕاست کە گشتمان یەک مەناعاتمان هەیە یەک کێشەمان هەیە تایزە پارەی نیوەی پارەی 2025 و کامل پارەی 2026 ما وەرنەگرتووە. یعنی مەناعاتمان قورسە وەزنمان زۆر قورسە. ناچاری نواز دەفەڵعات بێت. ئەوە دوو ساڵە نایە پارەمان پێ نییە وەڵای بە قەرزاتیم بۆی لای قەرزم بدە 200,000 قەرز کردیاتم بدە. ئەوە دوو ساڵە بکە کاسبی واگرێ ژیان وارڕە جەنا مەعاشمان نییە ئیشمان نییە ئەوەی پارێکە جوتیارە نایە. لەیسەوە دوو مانگی داهاتوو ئینشاڵڵا وەرزی پەڵەیە سەمات گرانە زۆر کێشەی بەمان دروست کردە. بەتایبەتی پارەی پارمان وەرنەگرتووە ئیمساڵە شاتەبانی بەڕاستی زۆر سەختە بۆ ئێمە بە هیچ شێوێک ناتوانین ئەم ساڵ ئیش و کار بکەین. بەڕاستی من خۆم یەکێکم لەو کەسانەی کە ئەم ساڵ نەمتوانێت ئیش بکەم لەبەرەوەی شایستەی دارایی ساڵی پارمان وەرنەگرتووە بۆ ئێمە گرفتێکی زۆر دروستەکە. لە هەرێمی کوردستانەوە نوێنەری جوتیارانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان هاوشانی نوێنەری پارێزگاکانی دیکەی عێراق چوونەتە بەغداد بۆ بەشداری لە ناڕەزایەتیەکان و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسان. بەڵام نوێنەری جوتیارانی هەولێر و دوهۆکیان تێدا نییە. نوێنەرێکی جوتیاران دەڵێت کۆی قەرزی جوتیاران 4 تریلیۆن و نیوە و ستەممان لێ دەکرێت کە پێمان نادرێت. مناوی جوتیارانی هەرێمی کوردستان و هاتوین بۆ ئێرە بەشداریمان کردووە لەم خۆپیشاندانانە بۆ ئەوەی وەزارەتی دارایی عێراق داواکاریەکانی جوتیارانی عێراق بە گشتی و کوردستان بە تایبەتی جێبەجێ بکە. ئەوە ساڵێک و 3 مانگە مستحقاتی جوتیارانی عێراق و کوردستان دوا کەوتووە. بەڕاستی پارە هەیە مانگانە 9 تریلیۆن دینار سەرفەکەن بۆ مەعاش بەڵام پارە نییە 4 تریلیۆن و نیو سەرفکەن بۆ 2 ساڵی جوتیارانی عێراق بە گشتی و کوردستانیش بەشێکە لەو کێشەیە. بەڕاستی نوێنەری هەموو پارێزگاکان هاتوون بەداخەوە تەنها هەولێر و دووەکی تیان نییە. ئینشەڵڵا دوو فەلاخۆی بکردای بە نوێنەری هەولێر و دووەکیش بەڵام بەداخەوە سەردانی وەکیلی وەزیرمان کرد. وەکیلی وەزیر بەڵێنی ئەوەی نەداینێکەوە پارەکە لە نزیکترین کاتا سەرکە لەبەرەوە خۆپیشاندانەکان بەردەوامە. داواکارەکانی ئێمە 350 ملیاریان سەرکرد ئێمە داوامان کرد 350کە ئیلغا بکەنەوە لەبەرەوە 350 ملیار چارەسەری کێشەی جوتیاران ناکە. لەبەرەوە ئێمە داوامان کردو بە یەک سولفە پارەی 2025 سەر بکرێت. حکومەتی عێراق بەهۆی قەیرانی دارایی نیوەی پارەی گەنم و دانەوێڵەکانی دیکەی ساڵی 2025 و کۆی پارەی 2026 جوتیارانی نەداوە. لە کاتێکدا پاڵپشتی کشتتوکاڵی بۆ جوتیاران بە تایبەت لە هەرێمی کوردستان زۆر لاوازە و تێچووی کشتتوکاڵکردنیش ڕۆژانە زیاتر دەبێت. بۆیە جوتیاران بە نیگەرانیەوە جەخت دەکەنەوە ئەگەر شایستە دارایەکانیان بۆ خەرج نەکرێت ناتوان ئەم ساڵ کشتتوکاڵ بکەن و لە ناڕەزایەتیش بەردەوام دەبن.